زنجیرەی شاژنی جانسیتان بیرماوە یەکێک لەو زنجیرانەی کە ئێمەی کورد یادەورێکی زۆرمان لەگەڵیان هەیە دڵنیام کەس نییە یادەوەری لەگەڵیان هەبێ بۆ ماوەیەکی زۆر سەرقاڵ بووین بە سێرکردنی ئەم زنجیرەیەوە وەرن با ئێستا سێرە بکەین بزین ئەکتەرەکان چیان لێ هاتووە شکڵیان گۆڕاوە یاخود خەریکی چین ئەمجا پێش هەموو شتێک فۆلۆ لە بیرمەکە بۆ بینینی هەواڵی ڕۆژانی فیلم و زنجیرەکان بە شێوازێک کە پێشتر لە کوردانەوە بینیوە فەرمون با دەست پێ بکەین. یەکەم ئەکتەر لە مانوە بچووکەکەەوە دەست پێەکەین ئەمە نوێترین وێنەی خانمە ئەکتەر ئۆڵکە گوپتایە کە تەنها 3 ڕۆژە بڵاوی کردوێتەوە ئەو کەسەیە کە ڕۆڵی مانوە بچووکەکەی بەرجەسا کرد و ئێستا تەمەنی 28 ساڵە و هەر پیشەی ئەکتەری و دانسەری هەیە. ئەمەش خانمە ئەکتەر کراتیکە سنگارە کە ڕۆڵی مانوە گەورەکە یاخود با بڵێین شاژنی جانسی بەرجەسا کردەوەی کە هەموومان خۆشمانەویست ئێستا تەمەنی 39 ساڵە و بە هەمان شێوە هەر پیشەی ئەکتەریەکە و یەکێکە لە کەسایەتە بەناوبانگەکانی هیندستان. ئەکتەر سەمیر هەرمەدیکاری ناسراو بە پاشا گانگادار ڕاهۆ کە ئێستا تەمەنی 47 ساڵە و هەر خەریکی پیشەی ئەکتەری و مۆدلیە. بەڵێ گانگادار ڕاهۆ تۆزێک پیرووە بەڵام یادی بەخێر. ئەم مناڵە هەرەتان بیرە پراچی خانمەکتەر ئاشنورکۆ ڕۆڵەکەی بەرجەسا کرد کە ئێستا تەمەنی 21 ساڵە واتوانم بڵێم لە کاستی شاژنی جانسیە لە ئێستاە بەناوبانگترینیانە و خاوەنی زیاتر لە 10 ملیۆن فۆلۆوەرسە. شەیلیش داتار کە ڕۆڵی باوکی مانووی بەرجەسا کرد ئەمە نوێترین دەرکەوتنیەتی و هەروەکو ئەکتەر و نووسەر و دەرهێنەر و گۆرانی بێژ بەردەوامە. ئەمەش ئەمیت پاچۆریە کە ڕۆڵی تاتیای بەرجەسا کردوەیەکێکی دیکە لە کارکتەرە زۆر خۆشەویستەکان لامان ئەمە نوێترین دەرکەوتنێتی و هەروەکوی بینن وەکو خۆی ماوەتەوە و ئێستاش بە هەمان شێوە ئەکتەریەکات. هی بەڕیتانی بەڵێ هاوڕێنەمەژ یەکێک لە ئیز ئاشترین کارکتەرەکانی مێژوو وابزانام کە مناڵ بووین لەمەوە بۆمان دەرکەوت کە شتێک لە ژیانە هەیە پێوترێ ڕق ئەوە نەمان ڕق لەم کارکتەرە بوو. ئەمەش ئێدوارد سۆنین بڵیکە ئەوەش نوێترین دەرکەوتنێتی کە بە ڕۆڵی کاپتن جیمس لە شاژنی جانسی بەشدار بوو ئێستا تەمەنی 45 ساڵە نازانم چۆن تا ئێستانە کوژراوە ماوە. هیوادارم ئەم ڤیدیۆیەتان بەدڵ بوو بێ و بەهۆی منەوە هەنێ یادەوەری خۆشی مناڵی هاتبێتەوە یادتان ئەنجا هەر کەسێکم ڤیدیۆ بەکارێنێتەوە یان لە شوێنێک پۆستیەکە هەر تاگمکە کێشەیەکمان نابێ و جیاواز لەوەمە ئینستاگرامەکەمە ئەتوان فۆلۆ بکەن لەوێش بەم جوانابین بە 30,000 فۆلۆ لە تیکتۆکی شارەتوانن فۆلۆ بکەن بۆ ڤیدیۆی جوانتر و باشتر و پێشنیاری فیلم و زنجیرە لەگەڵمان نابن ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.